الحمد لله رب العالمين، أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن سيدنا محمدًا عبده ورسوله. اللهم صل وسلم على سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله الكريم وطاعته. يا أيها الذين آمنوا اتقوا الله وكونوا مع الصادقين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، هەموو ئینسانێکی ئیماندار و خواناسی وەکو جەنابتان عەوداڵی ئەوەیە لە ژیانی سەرزەویدا لەم تەمەنەی کە پەروەردگار پێی بەخشیوین. هەر یەکێک لە ئێمەی مسلمان خۆزگە بەوە دەخوازین لەم تەمەنە کورتەی دنیادا ببین بە کەسێکی چاک و پاک، چاک بین، پاک بین. ئەم چەند ساڵ و ساتەی کە تیا دەژین خوای گەورە لێمان ڕازی بێ، خەڵکی چاک لێمان ڕازی بێ، پاشانیش کە دنیای فانیمان بەجێ هێشت جێگامان بەهەشت بێ. ئەمە خۆزگە و عەوداڵی هەموو کەسێکە. خۆزگەی دووەم ئەوەیە من ناتوانم بەتەنها بژیم، جەنابن ناتوانی بەتەنها بژی. خۆزگە خوایە ڕێم بکەوتایە کەسێک کە ببێ بە هاوڕێ و هاودەمم کە پشتی پێ ببەسترێ، کە متمانەی پێ بکرێ، کە خیانەتم لێ نەکا، کە بەم و بەوم نەفرۆشێ. ئەم خۆزگەیە هی خۆمان و هی ئەو کەسەی دەیکەین بە هاوڕێ و هاودەممان لەکوێ دەست دەکەوێ؟ لە مانجی ڕەمەزاندا، لە مانجی پڕ بەرەکەتی قورئاندا، لە خزمەت سوورەتی ئەلئینسان لە ئایەتی 5 بۆ 8 وەڵامی ئەو خۆزگە و عەوداڵبوونەمان دەدرێتەوە. خوای پەروەردگار سبحانه وتعالى دەفەرمێ: إن الأبرار يشربون من كأس كان مزاجها كافورا عينا يشرب بها عباد الله يفجرونها تفجيرا. سبحان الله لقوري قرآن. ئەمە کەلامی مرۆڤ نییە، لە هیچ شوێنێکی کە ئەم جوانیەت دەست ناکەوێ. قورئان پێش ئەوەی باسی سێ سیفەتمان بۆ بکە کە دەفەرمێ ئەم سێ سیفەتە لە خۆتا هەبوو دڵت بە خۆت خۆش بێ، لە هەر کەسێکیشا بە کردار بینیت بە کەڵکی هاوڕێیەتیت دێ، پشتی پێ ببەستە، خیانەتت لێ ناکە. ئەم سێ سیفەتە باز ناکە، جارە پێشەکیەک باسی خۆشیەکی بەهەشتمان بۆ دەکا. دوای سێ سیفەتەکەت بۆ باز دەکا، ئەمجا بە درێژی باسی خۆشی بەهەشتت بۆ دەکا، باسی پاداشتەکە دەکا. ئەم ناوازەیە بەس لە کەلامی خوادا هەیە. یەکەم جا دەفەرمێ: إن الأبرار، چاکەکاران، چاکان و پاکان، يشربون من كأس، دەخۆنەوە لە پیاڵە و پەرداخێکی تایبەتدا. يشربون من كأس كان مزاجها كافورا، شلەیەکی تێدایە، شەربەتێکی تایبەتی تێدایە کە مادەی کافوری تێکەڵاو کراوە. کافوری ئەسڵی یەکێکە لە مادە گران بەهاکان. خوای پەروەردگار دەفەرمێ ئەمە هەر جارێک و دوو جاریش نییە، چونکە فعلەکە مضارعە و بۆ ئیستیمڕاریەتەیە، یعنی هەموو جارێکە تۆ ئەم شەربەتە و شەرابە دەخۆیتەوە ئەو مادەی کافورەیان بۆ تێکردووی لەگەڵیە. عەینەن، سەرچاوەیەکە، کانیەکی تایبەت بەخۆتە. سبحان الله، خوا سەرنجمان بۆ شتە جوانەکان ڕادەکێشێ، ها کانی سەرنجت ڕادەکێشە کە دێتە دەرەوە هەڵدەخوڵێ. خوا دەفەرمێ ئەو ئاوە هەڵدەخوڵێ. يشرب بها، سەیری وردیەکانی قورئان کە نافەرمێ يشرب منها، یعنی مانای منهاشی تێدایە، لێی دەخۆنەوە. ئەی بۆ بیهای بەکارهێنا؟ یعنی چاتام و چێژەکەی بەس ئەو کەسە دەیزانێت کە لێی خواردۆتەوە. ئەگەر منها وایە ئەو مانایی نەیەدا. سبحان الله، قورئان یەک حرفی ئەبێ لە شوێنێکی ترا شتێککە دانی غەڵەت دەبێ. يشرب بها، بەس ئێمە کە بە ئیزنی خوا بە نسیبمان دەبێ خۆتانی بۆ ئامادەکەی نەزانین تام و چێژەکەی چییە، پێی تێراو دەبی چێژێکی لێ وەردەگری لەبیرت ناچێتەوە. عیباد الله، لەوێدا مەدالیەیەکە دەدرێتێ ئەی بەندەی ڕاستەقینەی خوا، ئەی خوا ناستی ڕاستەقینە، ئەمە پاداشتەکەتە لە قیامەتە. يفجرونها تفجيرا، وەکو خەڵاتەکانی تر، وەکو شەراب و شەربەتەکانی بەهەشت، خزمەتکاری بەهەشت بۆت ناهێنێ. ئەمە تایبەتمەندیەکە لەوەدایە. ئەم خەڵاتە خۆت هەڵی دەقوڵێنی،
ئەچیتە حەوتەمقاتی قەسرەکەتەوە لە بەهەشتا یەک ئاماژە دەکەی لە بەردەم تاکانێک هەڵخڵاوە تۆ ناچی بە دوویدا ئەو بۆ خۆی لەگەڵ تا دەگەڕێ ئەمە بەس بە ئەڵڵا دەکرێت سوبحانه وتعالى جا خوا دەفەرمێ باسی ئەم خواردنەوەی کرد جەنابەت پرسیارێک دروست دەبێت لە مێشکدا ئەمجا لە دوای سێ سیفەتەکەی باوەڕدارانی ڕاستەقینە و ئەلئەبرارەوە ئەمجا خۆشیەکە بە درێژی باز دەکات لە بەهەشدا بۆ خوایە ئەمە لە پێشەوە باس کرد خوا دەفەرمێ ئەمە ڕێزی میوانە هەر ئێستا لە عورفی خۆشماندا کە میوانێکت دێ ڕێزەکەی لەوەدا دەردەکەوێڵە قاوەیەکی زۆر تایبەتی پێشکەش کرد شەربەتێکی زۆر ناوازەی پێشکەش کرد خوا دەفەرمێ ئەوە هەر حرمەتە ئەوە هەر ڕێزە لێم گرتووی کە دەیتە بەهەشتەوە ئەو سێ سیفەتە خاڵی یەکەم بە هەر کەسە پشکنینێک بۆ خۆمان بکە بزانە تێمانە هەیە ئەگەر تێتە هەوو دڵت بە خۆت خۆش بێت یوفونە بالنەذر ئەو شتەی کە لە خۆیان گرتووە نەذر واتە لە خۆگرتن بڕیار لەسەر خۆدان ئەوەی لە خۆیان گرتووە بیکەن لە پێناوی خوادا وعدیان بە ئەڵڵا داوە جێبەجێ دەکەن وعدە بە خلاف دەرناچن چەند جار هەبووە جەنابەت پشکنینێکت کردووە و خوا پەناماندا مەترسیدار بووە وتوتە یا ئەڵڵا بەس پشکنینەکەم پاک بێ و سەرەتان نەبێ و وعد بێ ڕوو بکەمە تۆ زۆر خەڵکەیە کە تینی بۆ هاتۆ و دکتۆر ئەڵێ لە گومانێک داین ئەها ئەو چەند ڕۆژە چەند قەلەقی لە بینی خۆت و خوادا جار هەیە هاوسەرەکە لێن نابیستێ یا ئەڵڵا بەس پشکنینەکەم پاک بێ و سەرەتان نەبێ وعد بێ ڕوو بکەمە تۆ چەند جار خۆت نەخۆشی ترسناکت هەبووە خێزانت منداڵ و جگەرگۆشە و جەرگت وتوتە خوایە شیفای بۆ بنێری شەربی حەیوانە بکەم بەخێر بڕێ پارە بکەم بەخێر ئەها نەزر لە خۆت گرت خوایە لەم ئیمتیحانە دەرچم هەمومان قوتابی بووین خوایە لەو کۆلێژە وەرگیرێم کە ئاواتی چەند ساڵەمە وعد بێ ڕوو بکەمە تۆ کوڕێکە کچێکە خوایە بە دڵخوازەکەم بگەم و هاوسەرگیری حەڵاڵ ئەنجام بدەم و بچمە ماڵ و حاڵی خۆمەوە وعد بێ نەزەر نەکەم وعد بێ باڵا پۆش بم یا ئەڵڵا سفور نەبم خوا لەم هەژاریە ڕزگارم کەی خوا لەم کرێچێتیە ڕزگارم کەی خوا لەم قەرزاریە دەرگام لێ بکەیتەوە و دەرگای قەرزاریم لەسەر داخلێ و دەرگای فەرەحی و هەرزانیم لێ بکەیتەوە خوای ڕوو لە تۆ بم خوای پەروەردگار بەگشتی دەفەرمێ لئین ئاتانا من فەضله لەنەصەدەقەن وەلەنەکوونەن من الصالحین خەڵکانێکن ئاوان نەزر دەکەن یا ئەڵڵا من فەضله سەیری وشەوردەکانی قورئانکەن من فەضله خوایە من مەعویز بووم لە هەوڵ و هیممەتی خۆم خوایە دامە دەستی تۆ بەس بە تۆ دەکرێ ئەم کارە وعد بێت تۆ بەهانامەوە بێ و کارەکەم بۆ بکەی لەنەصەدەقەن منیش دووشت دەکەم نەزر بێ لەسرم لە شەر بێ بەخشندە بم شەر بێ دەستی بەخشندەیم هەبێ لەم فەقیری ڕزگارم بێ منیش بەزەیم بە هەژارە بێتەوە بەزەیم بە قەرزارە بێتەوە وەلەنەکوونەن من الصالحین خوایە خۆم بخەمە ڕیزی کاروانی ساڵحانەوە خوا لەم نەخۆشیە ڕزگارم کەی شەر بێ وا زەمان هەجی بێدینی بێنم واز لەو ڕێبازە بۆ گەنە بێدینیە بێنم کە چەند ساڵە لەسەرمی خوایە ببم بە ئەهلی ئەم مزگەوتانە و ئەم ماڵەی خوا و ئەم کاروانی ساڵحان و پێغەمبەرانە خوایە وعد بێ جا بزانە کەس ئاگای لێن نییە خۆ کەسیش محاسبە ناکە حیوانەکە نەکەی بەخێر پارەکە نەکەی بەخێر حیجابەکە نەکەی لەچکەکە نەکەی نوێژ نەکەی خۆ کەس نییە محاسبەت بکە ئەگەر نەزرەکەت جێبەجێ کە دڵت بە خۆت خۆش بێ وەڵڵا خوا دەفەرمێ موژدەت لێ بێت تۆ جەگەت بەهەشتە وەڵڵای کەسێک ئاوا و وەفای بە نەزر کرد بۆ هاوڕێیەتی دەبێت نەزرێکی ترمان هەیە کۆمەڵگا پێی دەحەسێتەوە کە جێبەجێ نەکرا کۆمەڵگا بەدبەخت دەبێت 5 بوار هەیە کە نەزرە ئێمەوە دەزانین جەنابەت هەر خەمی ئەومانە مەڕێکم کردووە بەخێر و نەم کردووە بیکەم بە مریشک و نا لەوە گەورەتر هەیە لە ئیسلامدا 5 وەفا بە نەزر هەیە بەس بکرا لە وڵاتی ئێمە و جیهاندا مرۆڤایەتی دەحەسایەوە ئەوانەی دەرچووی کۆلێجە پزیشکیەکانن پزیشکی بە هەموو بەشەکانیەوە ئەندازیاری بە هەموو بەشەکانیەوە یاسا ئەوانەی دەبنە پارێزەر یان دەبنە حاکم ئەوانەی کەوا دەبنە پۆلیس و ئاسایشی وڵات ئەوانەی کەوا دەبنە پەرلەمانتار و وەزیر ئەها سوێندێک دەخۆن لە کاتی دەرچوونە سوێن دەخۆم خیانەت نەکەم بەخوا یعنی خیانەت نەکەم بە دینی میلەتەکەم سوێن دەخۆم خیانەت نەکەم بەم خاکەی کە هەزاران کەس خوێنی خۆی بۆ ڕژخوا و شەهیدانی کە لە پێناوی ئەم خاکە و ئەم ئازادی ئەمڕۆدا خوێنی خۆیان بەخشیوە خۆ ماڵ و منداڵی خۆیان لێ زیاد نەبوو خۆ ڕقیان لە ژن و منداڵ و باوکو دایکی خۆیان نەبوو خۆ ئەم خەڵکە خراپەڕینی کرد بۆ ئەم بەزمەی ئێستای نەکرد بەڕێزان سوێن دەخۆم خیانەت بەم خاکە نەکەم کە دایکی یەکەممە
پێش دایکیشم لەم خاکە لە دایک بووە سوێن دەخۆم خیانەت لەم خەڵکی خوا نەکەم کە دێتە بەردەستم ئەگە خیانەتت کرد خیانەت ئەزانن چییە الإثم ما حاك في النفس وكرهت أن يطلع عليه الناس لصحيح مسلم فرمودك هاتوا خيانة أويا كارك دكي لنهخي خود دا وجدانت آزار الددا کەسیش چاودێریت پێسەرەوە نیە وەزیرێکی منەتت بە کەس نییە پەرلەمانتاری 9 ملیۆنەکەی دەکەی جیفانتەوە منەتیشت بە کەس نییە دەنگدەر با لە گوپی خۆیدا تازە تۆ گەیشتە کورسیەکە بەخۆ لە کەس ناترسی بەڵام لە سینەی خۆتا ئازارێک هەیە جاوە لە کەمەوە بۆ زۆر وەکەریهتە ئەن یەطەلیع عەلەیه الناس و حەز دەکەی خەڵک پێی نەزانێ خۆزگە ئەم کارە نهێنی بوویایە و خەڵک پێی نەزانیایە ئەها مەعاشێکی بندیوارت هەبێ دوور لە ڕووی جەنابتان کابرا دەجار ئەم لاولادەکە ئەڵێ قازە بەس بزانە داخۆ خەڵکی ناسیا و چاوی لێ نییە کە لێی دەپرسی ئەڵێ عیب نەبێ بندیوارێکم هەیە عیب نەبێ ئەگەر حەڵاڵە عیب نەبی ناوێ برا بۆ ئەم لاولادەکەی چاو لێیە حەز دەکەی خەڵک پێ نەزانێ ئەوە خیانەتە ئەوە حرامە ئەگەر ئەمانە جێبەجێیان کردایە خیانەتیان نەکردایە والله بازار چاک دەبوو چونکە ئێستا کابرای پۆلیس و ئاسایش لە گومرگەکەەوە کە شت داخڵ دەبێ تا ناو بازارەکە چاوپۆشی نەکە نەک مەطعەمەکە کۆگاکە 100 تەن خواردنی بەسەرچووی هەیە وڵا هەفتەیەک دای دەخەین دوای بەواستە بۆی دەکەنەوە تۆ بێنە لە ناوەڕاستی بازارە سزای دەبیێنە سەر شاشەی تەلەڤیزیۆن سەری پتا شەڕی سوای کە بزانە کەس جورئەتی ئەوە دەکا خواردنی ئەکسپایر بداتە ئەم میلەتە کەس جورئەتی ئەوە دەکا لە حدودەکانەوە دەرزی ئەکسپایر بۆ نەخۆشی داما و بێنێتە وڵاتەکەەوە ئەتۆ سوێن دەتخوار کاکی پۆلیس کاکی ئاسایش دادوەر پارێزەر بەس پارە مەبینە ژنومێر یەک جامەکەوە بە زۆی قەزیەکە بیتەوە پارەکە وەرگری تۆ سوێن دەتخوار خیانەت بەو خەڵکە نەکەی بەخوا هەموو کۆمەلگات چاک دەبێت ئەمە وەفا بە نەزرە ئەگەر کەسێک وەفای بەرامبەر بەخوا هەبوو واللهی وەفای بەرامبەر بە تۆش دەبێت وەفای بە نەزر کرد وەفای بەرامبەر بە تۆش دەبێت خاڵی دووەم صفاتی دووەم ويخافون يوما كان شره مستطيرا لە ڕۆژێک دەترسن برایان دەرەوە هیچ جێگا نەماوە کاتان لێ دەکەم ئەمە سافانەی کە مزگەوت الحەمدولله ئینشاءالله هەروە دەبێت قەڵەباڵغا سەفەکان زیاتر لێک نزیکەنەوە ناڕەحەت دەم ئەو خەڵکە ئاوا بە پێوە بێ وتار ناخوێندرێتەوە خۆزگە من هەر لەگەڵ ئێوە بە پێوە بوومایە لە دەرەوە لەبەر سەرماکە دەی ڕەحمەتی خواتان لێبێ هەر کەسێک جێگا بۆ برایەکی بکاتەوە خوای گەورەی ئینشاءالله کەلێن و کەم و کوڕەکانی دنیای بۆ پڕ دەکاتەوە صفاتی دووەم ويخافون يوما كان شره مستطيرا ئەترسن لە ڕۆژێک کە ترسەکەی کە سامناچیەکەی زۆر پەرش و بڵاوە لە دنیادا ئەگەر لێت قەوما ئەتوانی واستەیەکت هەبێ مەسئولێک لە پشتەوە بێ پارەیەک بە بەرتی لا بدەی لە ڕۆژێک دەترسی کە ئەو شتانەی تێدا نییە زۆر سامناکە هەر کەسێک سەیری خۆت کا بووە لە ژیان تا بەس لە ترسی ئەو ڕۆژە وازت لە حرام هێنابێ بەس لە ترسی ئەو ڕۆژە دەستت بە پەنجەی حرام نەکەوت بێ خیانەتت بە بەرامبەر نەکرد بێ پاڵەوان ئەو کەسەیە ئێمە ئەزانین پاڵەوان ئەو کەسەیە کە لە خوا ناترسێ و بەڕاست و چەپە خەڵک دەکوژێ لە گولە سڵ ناکاتەوە نا ئەوە جەردەیە خیانەت بە میلەتەکەی و بە خۆشی دەکا پاڵەوان ئەو کەسەیە ترسی ئەو یەومەی هەیە هەزار ڕەحمەت لە باب و باپیرانمان کە دەیانوت کاکە دنیا هەروە ڕوون نابێ کورە بەڕێزان دنیا هەر ئەم سێ چوار ڕۆژە نییە یەومەن بەخوا ڕۆژێکەیە حساب و کتابی هەمومان لەگەڵا دەکرێت هەر کەسێک لەو ڕۆژە ترسا پشتی پێ بەستە والله هاتە ماڵەکەت خیانەت بە خێزانت ناکە بە کچەکە ناکە والله هاوسەرگیری لەگەڵا بکەی لەگەڵیشی نەگونجەی خیانەتت پێ ناکات چونکە ئەڵێ دنیایەکی تر هەیە دادگایەکی تر هەیە صفاتی سێمی ئەو کەسانەی کەوا الئەبرارن لە چاکەکارانن جێگەیان بەهەشتە خدا و خەڵک لە دنیا لیان ڕازی دەبێ شایانی هاوڕێیەتین پەروەردگار دەفەرمێ ويطعمون الطعام على حبه مسكينا ويتيما وأسيرا دەبەخشن بەخشندن بەچێ دەبەخشن بە سێ چین ئێمە لە وتارەدا بەس بەشی یەکەمی باز دەکەین المسکین دەبەخشن بە هەژاران بەڕێزان مسکین چییە؟ من بە کوردی بە زمانی شیرینە کوردیەکەی خۆمان عەرزتان دەکەم هەر کەسێکە کە بە حەسرەتی خواردنێکەوەیە جار هەیە خۆینا خۆزگە منداڵەکانم لەو خوارد نەخۆشە بیان خواردایە بە حەسرەتی جلوبەرجێکەوەیە منداڵەکانم خێزانەکەم وەکو خانمی فڵانکەس وەکو منداڵی فڵانکەس ئەوج لە جوانی لەبەردابوویایە بە حەسرەتی کەلوپەل و ناوماڵێکی باشەوەیە کە خێزان و منداڵەکەی دڵیان پێوەیەتی بەڵام بەخوا سوالکەر نییە بەخوا لە ناو مزگەوتە هاوار ناکا بۆ پارە
واللهی کار دەکا بەڵام کاکە پێڕاناگا بەخوا توانای کڕینی ئەو خوارد نەخۆشە نییە ئەم جلوبەرگ و پێڵاوە جوانە نییە ئەم کەلوپەلە جوانە بۆ منداڵ و خێزانی نییە بۆ لەبەر ئەوەی داهاتەکەی کەمە حرام ناخوا بە حەڵاڵی شەر ئەوەندە پەیدا دەبێت کاکە موچەکەی کەمە توخوا 350,000 کاکە 500,000 والله بیدەی بە زەهری عالی ناتکوژێت بیدەی بە چی لەم هەموو مەسرفە زۆری ئەمڕۆدا فریان ناکەوێت لەبەر ئەوەی نەخۆشێک لە ماڵەکەیدایە زۆریش پەیدا دەکا بەڵام بە یەک دوو عادەی خێزان و منداڵێکی نەخۆشی هەمووی دادەنێتەوە خۆی نەخۆشە لە کاری خستووە خێزانەکە زۆرە تەلەبەی جامیعەی هەیە تەلەبەی پەیمانگا و ئامادەیی هەیە هەموو ڕۆژێ پارەیان دەوێت ئەبەر لە هەموو لایەکەوە سەرف کە ئەم حەسرەتە لە دڵی هەر کەسێکا بوو پێی نەکردرا پارەشینیە هەژارە کاکە خواردن بدە بە ئەو کەسە ئای هەژاری چەند تاڵی ئەزانی کە هەژار بووی زیاتر حەزت بۆ شت دەچێ ئێستا ئێمە لە کاتی ئەم ڕۆژوانەدا لە دەوری عەسر بەدواوە هەن لە بازاڕە دەڕۆی دڵت بۆ زۆر شت دەچێت زۆر شت بە زیادە دەکڕی ڕۆژانی تر وەت دەزانیەوە هەر خواردن نییە ئێستا بۆنی نانەگەرمەکە چێژی لێ دەبینی هەژاریش چونکە نیەتی ئەوەندەی تر چێژ لە شتەکان دەکا ئەوەندەی تر دڵی بۆی دەچێ ئای مناڵی هەژار بەس ئێوە پاداشتان لای خوایە ئەی ئەو باوکەی کە حەسرەت دەچێژی فرمێسک بە چاوتا دێتە خوارەوە کە سەیری منداڵەکانت دەکەی وەکو خزمەکانت وەکو ناسیاوەکانت نییە قرچە بەجەرگ تا دێ پاداشتی تۆ لای خوایە کە خۆشن نافرۆشی و نابی بە کۆی لەو پەلاماری حرامیش نادەی تکاتان لێ دەکەم وتاری جومعە ئەستا و خەڵکە ئازیزە لە دەرەوە بە پێوە وەستاوە ئەگەر هەر ئەوە بێ هاتین دەقەت چارەجێک لە مزگەوتابین و ئابزانم شتێکی ئەو تۆمان نەکردووە هەموو جومعەیەک بڕیارێک با بدەین بەخوا قەسەم بەخوا پێش تۆ من خۆم بڕیارەکەم داوە وەڵڵی پێش تۆش جێبەجێی دەکەم بڕیار بدە ئەگەر جارێک بێ دوو جار بێ با سێ جاریش زیاتر بێ ئێوارەیەک بەس نسکێنەیەک خۆ خورماوڕۆنێک خۆ نان و هێلکە و ماستێک خۆ هیچی تر مەخۆ خۆ مەسرفی ئەو ڕۆژەت بە تایبەت ئەوەی کە شکر هەمانە پارێک زیادمان هەیە ئەو سفرە ڕازاوی ئێوارەیەکت بە هەموو تەرتیباتێکیەوە بێنە بیخە مەنزەڵی تایبەتەوە بە مقەبیلات و بە میوە و سەوزەی جوانەوە بیبە بۆ ماڵە خزمێکی هەژارت بە ئەو پەڕی حرمەت و زمان شیرینەوە پێشکەشی کە بڵێ ئەم دیارە ئەم بەربانگە لە خزمەتتانە و ئەم برای خۆل لە خزمەتتاندایە بیبە بۆ ماڵە ناسیاوێکت دراوسەیەکی هەژارت مەڵێ فەقیر بە ژەمێک تێر دەخوا جا بەوە چ دەبێت نا دوو سیفەت دوو شتی باشی تێدایە ئەم کارە تۆ تاقیب بکەوە یەکەمیان ئەو هەژارە دەزانێت کە لەبیر نەکراوە بەخوا زۆر دڵی پێخۆش دەبێت کە تۆ لەبیرت بۆ ئەم خواردنە خۆشە بە لەزەتت بۆ ئەو بردووە واللهی دڵی خۆش دەبێ خوا دڵت خۆش دەکا یەکێک لە خێرەومەندان باسی ئەوە دەکا ئەڵێ ماڵێکی هەژارم ماندۆزیەوە زۆر دەستکورت و نەدار بوون مێر منداڵێکیان قاچەکانی ئیشی نەدەکرد پێویستی بە عارەبانەیەک بوو لەسەر دەستەکانی دەڕۆی ئەوە بە قنگە خشکێ دەچۆ دەرەوەی ماڵ عارەبانەیەکی تایبەتی ئۆتۆماتیکمان بۆ کڕی نوێ و هەموو پێداویستیەکانی ئەو مانگەمان بۆ دابینکردن و موچەیەکم بۆ بڕیەوە کە چوین مناڵەکەمان خستە سەر عارەبانەوەی تر وەیە زانی قاچەکانی پێبەخشراوەتەوە لەوە ڕزگاری بۆ بە عارەبانەکە دێو دەڕوە ئەو خێزان و منداڵە فرمێسکی شاری بە چاویاندا دەهاتە خوارەوە فەقیری ڕاستەقینە زۆر بەسفەتە ئەڵێ بە تایبەت ئەو منداڵە چاوی لە چاوم نەدەتروکان زۆر بە کۆڵ سەیری دەکردم دەستم بەسەریا هێنا و سەری ماچ کرد وتم کاکە حەزت لە شتێکی تر هەیە لە دڵتا بێ وا سەیرم دەکەی بەڵێم بێ بۆ دابین دەکەم بەڵێم بێ وتی نەوەڵڵا یا ڕەبی خوا دڵتان خۆشکا وەکو دڵتان خۆشکردنیم بەس ئەمەوێ باش سەیرت کەم بۆی لە قیامەتا بناسمەوە لە قیامەتا لە حزوری خوای گەورەدا بڵێم خوایە ئەم پیاوە هاتە ماڵمان دڵخۆشی کردین خوایە دڵخۆشی کەی خوایە دڵخۆشی کەی خوایە شادی خستە دڵمەوە خوایە لە ڕۆژی تەنگانی قیامەتا فریای کەوی کاکە دەکرێت وەڵڵا بە ژەمێکیش فەقیر دڵخۆش دەبێت دواتر ژەمێکی من و تۆ وەڵڵا خوا دەرگای فەقیرەکە دەکاتەوە زۆرێک لەو دەوڵەمەندانی ئەمڕۆ ڕۆژێ ئەوە خەڵک خێری پێکردوون بەڵام کاسب بوون دڵی خەڵک خۆشکەین دنیایەکی کاتیە و تێدەپەڕێ هەروە ڕوون نابێ وەڵڵا خوا ڕۆژێک دڵت خۆش دەکات لە قیامەتە دووەمیان ئەگەر ئەو ئێوارەیە خواردنە بە لەزەتەکانت لە بەردەمی خۆت لابرد مەڵێ وەڵا خۆ دەتوانم بۆ خۆشم دابین کەم بۆ فەقیرێکیش نە ئەو ڕۆژە هەر نیسکیانەکە بخۆ هەر هێلکە و ماستەکە بخۆ واللهی شکرانە دەکەی ئەها ئەمڕۆ هەز دەکەم دوێنێم لە چ ناز و نیعمەتێکا بووم کاکە بۆ خۆشت با هەست بکەی
کە هەموو خەڵکیەک وا تێر نییە خەڵک لە وڵاتی ئێمەدا من لە دەوڵەمەندم بیستووە و مامۆستا فەقیر هەیە وڵای فەقیرێکم پێشک نایە کوڕە چۆن پێشک نایە برا ئەوە تۆ چاوی دڵت داخراوە ئەوە چاویلکەی ڕەش لە چاوتە ئەینام کۆمەڵگایە بەهۆی ئەم ناعەدالەتی و گەندەڵیەوە لە وڵاتێکە ئێتر نازانم لە سەم قسانەش چیمان لێ دەکەنەوە جارێکی تر گەڵا لە هێندە شوێن بە دۆلار دەڵێن گەڵای دارەکانی دۆلارەکەی زیاترە لە گەڵای دارەکانی وڵاتەکەی کەچی خەڵک هێشتا فەقیرە کەس دەزانن چێت دەیخوا و چێت چی لێ دەکا و بۆ نەوەکان و کوڕ و ڕۆزاکانی چێش بەکاردەهێنرێ بەداخەوە ئەوە نەبوونی حکمی قورئانە ئەوە کار نەکردنە بەو ڕۆژە ويخافون يوما نەماوە زین دنیا هەر ئەمەیە نە بەخوا ڕۆژێکی تر هەیە دڵی خەڵک ناڕەحەت کەی موسەی خەڵک ببڕی خوا ئاگادارە خوا لە ڕەحمەتی خۆی لە دنیا و قیامەت بێبەشت دەکا دڵی خەڵک خۆشکەی خوا لەم دنیا و لەو دنیا دڵت خۆش دەکا فەقیر بەڕێزان دڵی ناسکە ئەو ژەمەنانە بەخوا لەبیر ناچێتەوە دوو ماوەڕێی مامۆستام هەیە مامۆستای ئاینی ئەلحەمدولایە سەد دەوڵەمەندیشن زۆر جار بۆیان باس دەکردم وتیان لە نەوەتەکاندا لەم سلێمانیە فەقێ بووین 6 مانگ زیاتر بوو دەممان لە گۆژ نەدابوو والله بەس بە بەردەمی کەبابخانەدا دەڕۆیشتین لە حوجرەی فەقێهاتیەوە بۆی بۆنی کەباب هەڵمژین حیس تەنانەت ڕوبع دینارێک لە جیشپانماندا نەبوو بەس دەمانگو با خوێندنەکەمان تەواو بکەین وتیان یەکێک لە مامۆستایانی ئەم شارەکە دواتر بوو بە پلەدارێکیش دەوڵەمەند بوو ئەو کاتەش بانگی کردین مەطعمێکی ناوبانگی ئەم شارە تازە کرابەوە یەکی نەفەرێک کەبابی بۆ بانگ کردین دواتر یەکی نەفەرێک چکەی بانگ کرد بە سینی کەبابی بانگ دەکرد زۆر جار پیان دەوتم مامۆستا فاتیح قەسەم بەخوا ئەو فڵان کەسە خەڵک چی پێ بڵێ خوا لەو ژەمەنانە لە هەموو گوناهێکی خۆش بووە ئێستاش تامەکەیمان لەبیر ناچێتەوە چونکە ئەوەندە حەسرەتی خواردنێکی خۆش بووین بەڕێزان ئەو نانە لەبیر ناچێتەوە ئەو ژەمە بە ئیزنی خوا ژەمانێکی تری بەسەرادێ فەقیریش هەتا سەر نییە خوا دەرگاکە دەکاتەوە بەڵام ئەوە تۆ پێویستیتە بەو ڕەحمەتی خوایە دڵی هەژار مەشکێنە ڕووی مەشکێنە هەژارەکان دڵیان زۆر ناسک دەبێتەوە کە گیرفانت خاڵی بوو دڵیشت ناسک دەبێت سوبحان الله هەر بە هەموو هەڵوێستێک وازانی کابرا گاڵتت پێ دەکا هەلانی کەم خێر بە خەڵک ناکەی باسی سفرە ڕازاوەکەت مەکە ئەم بەربانگە چیمان خوارد هەڵە بە تەلەفۆن هەیە ئافرەت بە ئافرەتێکی تر بە براژنەکەی بە کەسوکارەکەی دەڵێ دوای ڕەمەزان ئینشەڵڵا بەهارێکی خۆش و کوردستانێکی ئازاد و ئاوەدانمانە بێ خەڵک دەڕوا بۆ سەیران بۆ خەڵکی باز مەکە لە فڵان شوێن بووین و چیمان برژاند و چیمان خوارد و چیمان پۆشی و ئەم کراسەمەوەندە کڕیەوە ئەم بەهارە جلی کۆنمان فڕێدا و جلی تازەمان لەبەر کرد بڕە دڵی هەژار بشکێنی خوا دڵت دەشکێنێ قەسەم بەخوا بە لەشی ساغەوە ئەو جلە لەبەر ناکەی ئەو خواردنە پاکە لێت دەبێتە نەخۆشی ئەگەر لە دڵی هەژار بێ کە یارمەتیشی نادەی حەسرەتی بە دڵامەکە قۆڵت هەڵمەکە خوشکەکەم هەتا ئێرە بازنی تێدا و دەیلەرێنیەوە خەڵکی زیویشی پێ ناکڕێ و تەنەکەشی پێ ناکردرێ ئەو دەستە دەبڕدرێتەوە تووشی ئازارێک دەبێ وەڵڵا بە نەخۆشی دەتلێیتەوە یەکێک لە بانکخوازان دەڵە کاتی خۆی بە منداڵی گوڵاوە ڕۆژە فرۆش بووم لە تەلەبایەتیدا ئافرەتێک لە دوکانی جلوبەرگی منداڵان بەرەو جەژن بوو بانگی کردم وتی کوڕی جوان کوڕی باژوەرە با ئەم جلانت بێتاقی کەمەوە منیش جلەکانم ئەوەندە شڕ و دڕ بوون وتم بەزەی بەم پێم داهاتوێتەوە ئۆخەی ئەم جەژنە جلی نوێ لەبەر دەکەم قاتێکی پێتاقی کردمەوە وتی جوانە قاتێکی پێتاقی کردمەوە سێمی پێتاقی کردمەوە ئەلە بەخوا زۆر جوانە دوای کە خستی عەلاگەکە وەم زانی دەیداتە دەستی من ئەڵێ ئەوە بۆ خۆت بۆ جەژنت بەڵام وتی وەڵڵاهی کوڕەکەی منیش ڕێک کوڕەکەی هاوتەمەنی تۆیە وتم با بەبەری تۆ تاقی بکەمەوە بۆ کوڕەکەی خۆمم کڕیوە وتم وەم زانی بۆ منە وتی ڕۆڵەوە خواردنی تۆ نییە ئەوە خواردنی تۆ نییە ئەو حەسرەتەیە 50 ساڵ تەمەنمە هێشتا لە دڵمە ئەو قسەیە دەرنەچووە هێشتا لە دڵم دەرنەچووە بەڕێزان ئەو هەژارانەی ناو کۆمەڵگاکەمان ئەمانەتی سەر شانی ئێمەن بە ئومێدی خوا وتارەکەم درێژتر ناکەمەوە ئەم ئاەتانەی سوورەتی ئەلئینسان زۆر بەنرخن بەڵام بەخوا هەروە بەدەست نایە ئەو بەهەشتا هێشتا ماومانە ئاەتەکە و شیکردنەوەی زیاتری وشەکانی ئەگەر تەمەن باقی بوو لێرە لە خزمەتتاندا بووین بە ئیزنی خوا درێژەی پێ دەدەین یا ربی خوای پەروەردگار تاعەت و عیبادەتی ئەمانگەمان لێ قبوڵ کەی یا ربی خوا پێش دەستمان دڵمان بەخشن دەکەی خوا دەرگای ڕزق و ڕۆزی لەو کەسانە بکەیتەوانە کە هەژار و نەدارن یا الله یا ربی خوا هەر کەسێ بە فەقیر و هەژار دەبەخشێ خوایە هەزار ئەوەندەی پێ ببەخشی شیفای هەموو نەخۆشەکانمان بۆ بنێری یا الله دڵبەخەمەکانمان دڵخۆشکەی یا ئەرحەم الراحمین ئەوانەی منداڵمان هەیە خوای ئەولادمان ساڵحکەی خوای ئەولادمان نەکبەت و لاسار نەبێ یا ربی خوای ئەوانی منداڵیان نییە تەمەنێکە هاوسەگیریان کردووە داوای دوعای خێریان لە جەنابتان کردووە یا ربی خوای منداڵی ساڵحیان پێ ببەخشی یا ربی خوای منداڵی ساڵحیان پێ ببەخشی یا ئەرحەم الراحمین بۆ تۆ ئاسانە هیچ شتێک لە بارەگای تۆدا قورس نییە ئەی بەخشندە ئەی میهرەبان
اللهم تقبل منا صلاتنا وصيامنا وقيامنا وركوعنا وسجودنا وتخضعنا وتضرعنا وتوبتنا واستغفارنا ودعاءنا. اللهم اجعلنا من عتقائك في شهر رمضان. اللهم اجعلنا ووالدينا وأولادنا وأزواجنا ومن له حق علينا ومن صلى في هذا المسجد ومن بناه ومن عمره وسائر المسلمين من عتقائك في شهر رمضان، وامنن علينا وعليهم بالعفو والعافية والغفران يا رب العالمين.